لا چەند ڕۆژی ڕابردووە قسە و باسمان کردووە لە سەر 12مین فستیڤاڵی فیلمی کوردی لە ئەڵمانیا لە هامبۆرگکە بەڕێوەچوو تیایدا وەک ئاماژی پێکرا بە گەورەترین فستیڤاڵی سینەمای کوردی هەژمارەکرێت کە تیایدا لە هەر پارچێکی کوردستان و تەنانەت لە وڵاتانی دەریشەوە کە کورد فیلمی بەرهەمهێنا بێت توانێت بەشداریان فستیڤاڵەکە لە ڕێگا هەڵسەنگاندنەکانیانەوە توانن بیخەنە نێو فستیڤاڵەکەەوە و بەشداری فستیڤاڵەکە بکە لە دوێنێەوە کۆتایی بە فستیڤاڵەکە هات و خەڵات دابشکرا لە نێو فیلمەکانە فستیڤاڵەکە بۆ جێگای باسخواسی نەک میدیا کوردیەکان بەڵکو میدیا جیهانیەکانیش قسە و باسی تەواوەتیان لەسەر فستیڤاڵە کردووە کە کورتێدا بەشدارە جگە لە فیلمە کوردیەکانی بەڵکو چەند فیلمێکی ڤیانیش بەشداریان تێدا کردووە چەند ئەکسەرێکی سینەمای جیهانیش ڕۆشتبوونە نێو فستیڤاڵەکە و بەشداریان کردبوو هەم لەکردنەوەی فستیڤاڵەکە و هەم لە بینینی کۆمەڵێک لە فیلمەکان بەشداریان کردبوو چجای ئەوەی کە ستایفی فیلمە کوردیەکانیش لێوە بەشدار بوون و فیلمەکانیش بووبوونە جێگای باس و خواست و قسە و باسی باشی لەسەرکرا لە میدیا جیهانیەکان و بە خۆشحاڵیەوە فستیڤاڵەکە وەک ئەوەی کە ویستراوە وەکو خۆی بەڕێوەچۆ کە زیاتر لە 10 بۆ 12 ڕۆژی خایاندوو و هەموو ئەو فیلمانە نمایشکران بە خۆشحاڵیەوە خەڵاتەکان دابشکراوە فیلمە کوردیەکان و فیلمە بیانەکانیش تێدا لای چەبڕچی خەڵاتەکانە بوون و خەڵاتەکانیش لە درێژی هەواڵەکەیە کە ئێستا ئاماژی پێیەکەم زانیاریە دەم لەسەر چۆنێتی دابشکردنی خەڵاتەکان. 12مین فستیڤاڵی فیلمی کوردی خەڵاتی یەکەم بۆ کورتە فیلمی پێڵ لا دەرهێنانی شۆڕشی وەکیلی ڕۆژهەڵاتی ئێران خەڵاتی دووەم بۆ کورتە فیلمی کارنتینە لە دەرهێنانی محەممەد ڕەزا ئەردەڵان خەڵاتی سێم کۆدی ئۆف دە ویش لا دەرهێنانی سەمی هایەڵدز لە باکووری کوردستان و خەڵاتی لیژنە درا بە کورتە فیلمی ستارتینگ ئەڤەر ئەنیمیشن لا دەرهێنانی ئەڤین بەرازی لە ڕۆژاڤە دواتر دوو فیلم نمایشکرا بەم شێوەیە کۆتایی بە 12مین فستیڤاڵی بەرلین هێنرا.